بەنای خوای گەورە و مێهرەبان ئەو ڤیدیۆ تایبەت بە پایتەخت میدیا طبیعی ئەو شەو گەیشتمە شاری عەرعەر و داخلی وڵاتی سعودیە بووم و دوای تەواوکردنی ڕێکارە یاساییەکان و ئەمنیەکان و ئەوانە ئێستا لێرەمە بەڵام یەک لە ئەلحەمدولیلا بە سەلامەتی هاتم بەڵام تازە لەگەر بابرێن دوو دەورەی پۆلیس ڕاوەستا بووم کە پرسیاری ئەوم کرد کە من پارەم بە کاش هەرگرتیە بە عێراقی و لە چێ دەتانم پارەکەی بگۆڕم بە مەسەندراوی سعودی وە بوو گوتیان هەتا سبەینێ بابرێن سەرراف و شت نییە دەبیت چاوەڕێ بکەم لێ ئێستش هەر لە جادەیمە وەالحاسل چاوەڕێ دەکەم هەتا سبەینێ و سبەینێ ئەو کەم کوڕیانە کە هەیە ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە چای دەکەم و بەردەوام دەم لە ڕۆیشتن و لێرەوە زۆر سوپاسی پایتەخت میدیا دەکەم کە لە تەواوی پرۆسەی بەڕێکەوتنەکەم تاوەکو ئێرە لەگەڵم بوونە و لە ڕێگەی میدیای جوانەکەیان و ڕێز و خۆشەویستیم هەیە لەو هەموو لایەک و دوعای خێرم لەو بکەن کە ئەو بەشێک کە ما پێی بگەم